تورک و عەرەب و فارس هەر دوژمنی کورد بوون. تورک هەر لە هەمویان زیاتر دوژمنی کوردە. تورک حەز ناکە ناوی کورد بێنێ، پێمانەڵێ تورکی شاخاوی چۆن نایکەوە دیکتاتۆر. ئێمە لێرە ئەم هەرێمەمان دروست بووە وەلو لە بەغاشەوەیانەوێت تێکمان بن، لە ئێرانەوێت تێکمان بن، لە تورکیاوێت تێکمان بن، نایانەوێ بمێنین. ڕقیان لێمانە حەز ناکەن ناوی کورد هەر هەبێ، جلی کوردی هەبێ، جوانەی کوردی هەبێ. ئەوە بوو لە نەورۆزە ئێرانیش و تورکیاش قەدەغەی جلی کوردیان کرد، قەدەغەی جامانەیان کرد، قەدەغەی هەموو شتێکیان کرد. کورد دۆستی تورک دۆستی کورد نییە هیچ لایە، نە عەرەب دۆستی کوردە، نە فارس، نە تورک. تورک لە هەردوو لایەن خراپترە. اینجا کوردیش لەناو خۆیە خۆ بە خۆی خۆن یەکە خۆن. یەکە خۆن ئەم دوو پارتە لایەنەکەیە حەزەکە تورکیا بێت هەندێک لە بەشە هەرێمەی ئێمە داگیر بکە. وەلایەنی تریش هەیە حەزەکە بەغایە ئێران بێت بەشەکەی تری داگیرکە. حەز بە یەکتری ناکەین، بۆ نایوەسێنی، بۆ داوایان لێ ناکەی، بۆ کۆمپانیەکانی تورکیا دەرناکەیتەوە لە کوردستان، بۆ هینەکانیان دەرناکەیتەوە، نوێنەرەکانیان هەموو دەرکەرەوە. بەس ڕاست ناکەن، ئەویش ئەترسێ، لەوە ترسێ تورکیا ئەویش لەناو بەرێ لە ناوێ بە. کوردەگە ڕاستکە چ یەکێتیش و چ پارتیش لە ژێرەوە یارمەتیانەدن، حەچی زەخیرەیە بۆیانن، پێشمەرگا ئەکەن بە گەریلا بن بۆ ناویان یارمەتیان بن. بۆ گەریلا نەمێنێمەش ناوێنین، قەندیل بفەوتێ ئێمەش فەوتاوین. ئەفەوتین کاکە گیان، بەس بچی بکەین کورد هەر خۆخۆر بۆ بۆیە قەت بە دەوڵەت نەبووە. خۆخۆرین، دژی یەکین وەک کەواین، زیرەکین بەس دژ بە یەکین. داواکاری من کورد یەک بێ، بەڵام بەخوا تا ماوە یەک نابێ. هەتا ماوە یەک هێز و یەکگوتار نابێ، بە دەمانەیە یەکگوتار بن، یەک هێز بن، بەرامبەر دوژمەکان یەک پارچە بن، بۆەوەی چ بەغا و چ تورکیا و چ ئێران نەتوانن هێرشکەنە سەرمان. بەڵام ئەمان لە ناو خۆیانە دژی یەکترن، ئەوە ئەو سلایەنەش هێرشەکەنە سەرمان و کورد لە ناوە بن. سەرەکەوێ گەریلا چووکم ڕۆحی خۆیانە بەخشن لە پێناو ئازادیە، ئیشاءالله هەر سەرەکەون. هەر هاوڵاتێکی کورد دەبێت زۆر نیگەران بێت لە دەستدرێژیکردنی تورکیا بەسەر خاکی کوردستان. تورک هەر لە ئەزەلەوە بە دوژمنایەتی داگیرکردنی کوردستان ڕاهاتوە فێر بووە، بەڵام ئینشەڵڵا ئیرادەی پۆڵایینی گەریلاکان کوڕان و کچانی ئازا بەرپەرچیان دەدەنەوە و ناتوانن بێنە پێش زیاتر لەوەی کە هەیە. ئەگەر یارمەتیدانیان نەبێت، ئەگەر یارمەتیدان نەبێت و هاوکاریکردن نەبێ، تورک چۆن دەتوانێت خۆیەوە بێتە ئێرە؟ حتمما دەست پێش هین هەیە، دەستێک هەیە دەستی تورکیا گرتووە و هەر کەسێک کورد دەبێت دوژمنی سەرسەختی حکوومەتی تورکیا بێت. چون تورک بۆ خۆی دەڵێ دەوڵەتی کوردی لە ئوسترالیا بمەزرێت ئێمە دوژمنایەتیەکەی. ئەگەر هەر کوردێک پێم وایە نیگەران نەبێ نەکرد نیگەرانی ڕاستی، یعنی حەقە مووقیفی هەبێ لەو بارەیەوە، بەڵامی تر داگیرکاری تورکیا لە خۆوە نییە، داگیرکارێک نییە لە خۆوە بێ هەروە بێ مل بە خاکێکەوە بنێ بێ داگیری بکە، ئەگەر لایەنێک نەبێ دەستی ڕابچێشێ بۆ ناو خاکەکەی و بێ ئیتر هەریەکە بە مەرامێکی خۆی تر مەرامی سیاسیە اقتصادیە نازانم، هەر حاڵ وەزعێکی خراپە باش نییە و حەقە هەموو تاکێکی ئەم وڵاتە ئیدانەی بکە و بەڕاستی یعنی خەڵکی ئێمە وای لێ هاتووە لە هەموو شتێک بێ ئەمەل بووە، لە هەموو شتێک بێ ینی بەڕاستی نازانێت چی بکە. ینی هەر لایەنێک بێ، من بەڕاستی بەبێ ئیسtisنا هەر لایەنێک بێ مەلایەنێکی خائین و خۆفرۆشێتە.